تەمانچە و پیانۆ و گیتار ئاوازی خۆش لێ ئەدەن لەسەر دەفتەرەکانی بەردەستان بە وشەی گوڵهەنا لەڕووی تێکستەوە هەم لە ڕووی ئاوازەوە هەم لە ڕووی ژەنینی مۆزیکەوە هەم لە ڕێی ئەم چەند بەرهەمەم ماوەی چەند ساڵێکە بێت ئامادەم کردەوە بەڵام هەستم کرد پەرتەوازە ئەبێ بۆیە لە دووتوێ سیدیەکە کۆمکردنەوە و لە ڕۆژی شوکۆم ڕۆدا بڵاوی کەمەوە پێشەشی کەم بە مناڵە چاوبەشەکە. لەم ڕۆژەدا کە هاوکار بین لەگەڵ هونەرمەند مامەسا ئاسۆ کە بتوانێت ئەلبومەکەی لە ڕێگەی ڕێکخراوی CDOوە بڵاو بکاتەوە و هەروەها مناڵانی سوودمەند بن لە گوێگرتن لەو بارە هونەریە و پاشان دیاری تایبەت بە ئەلبومەکە و هەنێ دیاری تایبەتیش وەربگرن لەم ئیڤێنتایە. لە منداڵیدا لە گەڕێکێکی هونەری ژیاوە کە زۆرێک لە هونەرمەندانی ئەو سەردەما وا دیسان سەری ساڵە جەژنینەوە بەڵام بۆ هەموو ئەوانەی کە ئەیانوێ زیاتر بیناسن ئازیزی منداڵان بڵاو بکەنەوە. وەکو پەروەردەوا کرابڕ و پەفەردێت و هەوەکە خوین بەخشینە ئەنجام بدەین بۆ نەخۆشی تەلاسیما لە سنوورێ ئاکرێ سوپاسی بە ژمارەکە زۆرە مامۆستا و فەرمانبەرێمە پەروەردە هاتن و ئامادەیە خۆ دەربڕی بۆ هەندێک و خوینە ببەخشنە نەخۆشی تەلاسیما. ما پشتگداری کرد ده هوای خون بخشینه بو نخوشه تلاسیمایی. اوش گرینگی که تایبتی هایی بو اوان نخوشه چنکی اوان نخوشه تلاسیما هایی ده جیان کو دیگه دنیاوا ده خوشه کو دیگه دنیاوا و هم خوینه بخشینه وا. Jag använder den väldigt ofta när jag går till skolan, när jag mest är i stan och sånt. Jag tycker att den är bra eftersom alltså, du slipper mycket trafik, den är miljövänlig och den är inte så dyrt heller att åka. Det är mycket billigare om du istället för att använda bil. Det här är en elskoter. De hyrs ut av företag och man kan använda dem vart man än är i stan. Och jag använder dem alltså ganska ofta. Jag tycker de är bra för man slipper trafiken. Det går snabbare än att åka tåg. Och de är bara sköna att åka runt med.